یاخوا بەخێر بن بۆ چێشتخانەکەم. من ناوم شلێرە، ئەمڕۆ ئەمەوێ هەریسەی پەتاتە و سۆسی پەبریکا دروستکەم. فەرموون لەگەڵ مابن. بۆ دروستکردنی هەریسەی پەتاتەکە پێویستمان بە 1 کیلۆ پەتاتی پاکراوە لەگەڵ 1 دیسیلیتر شیر، 40 گرام کەرە لەگەڵ 1 تۆز خوێ و ئاڵەت. لە پێشا پەتاتەکان پاکەکەین، ئەیشۆینەوە، لە دەت یەکەین ئەیکەینە ناو مەنجەڵێک و ئاوی تێیەکەین تا پەتاتەکان داپۆشێت، خۆی تێناکەین. کە هاتە کۆڵ گەرماکەی کزەکەین و سەری داخین بۆ ماوەی 20 دقیقە ئەیکوڵێنین. هەتا پەتاتەکەمانە کوڵێ ئەبێ ئێمە خەریکی دروستکردنی سۆسەکە بین. بۆ ئەمەش پێویستمان بە 2 گۆزەر و 1 کولەکە و 2 بیبەری ڕەناوڕەنگە کە زەردێک و سوورێکم هەڵبژاردووە و هەروەها 350 تا 400 گرام فاسۆلیای سووری کوڵاو، 2 دیسیلیتر و نیو شیری خەست، 2 پیاز، 1 قنچکە سیر، 2 کەوچکی چێشت پەبریکا، 2 کەوچکی چێشت دۆشاوی تەماتە، 1 کەوچکی چێشت کەرە، 1 کەوچکی چێشت زەیتی زەیتون، تۆزێک خوێ و تۆزێک ئاڵەت. پیازەکان و سیرەکە بە وەردێجنین. گۆزەرەکان پاکەکەین، لەگەڵ سەوزەکانی ترە ئەیان شوێنەوە، بە گەورەیش ئەیان جنین. پیاز و سیرەکە لە ناو ڕۆن زەیتونەکە سوورەکەینەوە، بەڵام ناهێڵین ڕەن بگرێ. ئەجا گۆزەرەکەی تێیەکەی، دوا بە دوای ئەوە سەوزەکانی کەشی تێیەکەین و کەمێک تێکین. ئەجا فاسۆلیای تێیەکەین و کەرە و دۆشا و پەبریکاکەشی تێیەکەین. ئەجا شیرە خەستەکەی تێیەکەین، تێکی ئەیەین، کەمێک خوێ و ئاڵەتیشی تێیەکەین بە دڵی خۆمان، وازیشی لێهێنی ماوەی 5 هەتا 10 خولەک بکوڵێت. ئیتر ئامادەیە بۆ خواردن. ئێستا هەریسەی پەتاتەکە تەواوەکەین. پەتاتەکەمان بڵاوە، ئاوەکەی لێ ئەچۆڕێنینەوە تا هیچی پێوە نابێنین. هەر لە ناو مەنجەڵەکی خۆیە کەرە و شیر و خوێ و ئاڵەتی تێیەکەین، بە چەتاڵێک یان بەم شیشە پانیەکەینەوە تا هەمووی جوان جوان ورد ئەبێت و ئەبێ بە هەریسە. ئێستا ئیتر ئامادەیە لەگەڵ سۆسەکەی بخورێت. خواردنەکەمان تەواو بوو، بەهیوام کاتێکی خۆش و بە سوودان لەگەڵ منابرد بێتە سەر لە دروستکردنی ئەم خواردنە خۆشەیە. واتان دەکەم.